لە 2019دا ئێمە پێشوازیمان لە 531,124 حاڵەتی نەخۆشی کردووە لەسەر جەم نەخۆشخانە و مەڵبەندە تەندروستیەکان کە ئەم ژمارەیە لە ساڵی 2018دا 231,000 واتە خزمەتگوزاریمان بۆ دوو هەندەی ساڵی پێشوو پێشکەشی هاوڵاتیان کردووە و داخڵکردنەکانیشمان لە نەخۆشخانەکان کەمی کردووە. ساڵی 2018 14,000 بووە، لە 2019دا 4,800 حاڵەتی داخڵکردن هەبووە، لە 2018 لەو ژمارەیە کەمتر بووە کە ئەمە پێمان وایە دۆخی تەندروستی باشتر بووە لە سنوورەکەدا. لە ساڵی 2019دا 222,000 کەس بە تەنیا سەردانی مەڵبەندە تەندروستیەکانیان کردووە بۆ وەرگرتنی چارەسەر و خزمەتگوزاریەکانی دووکەمان لە کاتێکدا لە 2018دا نیوەی ئەم ژمارەیە سەردانی کردو و باسم کرد باشبوونی دۆخی حکوومەت زیادکردنی دەوام گەڕانەوەی موچە ئەمە کاریگەری خۆی هەبووە. لە 2019دا لە ئەو نەخۆشخانانی کە نەشتەرگەریتی ئەنجام دەدرێت 8,995 نەشتەرگەری ئەنجام دراوە، نزیکەی 9,000 نەشتەرگەری دەکات کە ئەمە لە کەتی گشتی ئەنجام دراوە و بەراورد بە ساڵی پێشووترمان 2018 تەنها 6,000 نەشتەرگەری ئەنجام دراوە